نەمانی دەفتەری خام نوێکردنەوە و دەرێنانی پاسپۆرتی ڕاگرتووە لە سلێمانی. ئەوەش هاوڵاتیانی نیگەران کردووە و دەڵێن سەرباری ئەوەی نزیکی 2 مانگە مامەڵەکانیان تەواو بووە کەچی پاش چەندین جار سەردانیکردنی بەڕێوەبەرایەتێکە بۆ وەرگرتنەوەی پاسپۆرتەکانیان بەڵام پێیان نادرێتەوە. وەگرفتێکی وای دروست کردووە کە خەڵک جیرۆدە بووە بۆ نسبەتی نەخۆشەوە بە نسبەتی سەردانی ئەملالاوە کە بڕوا بۆ دەروی وڵات ئەوە گەورەترین کێشەیە بۆ هاوڵاتیان کەوا نەبێ چونکە مەمە دوڕۆژ ڕۆژ نییە لەمان یان زۆ ئەڵێن نییە پەساپۆرت تا داواکەین لە بەڕێوەبەری ئێرە و لە ئیداری ئێرە کەوا داوا بکات لە عێراق چارەسەر و گرفتەوان بووک. ساڵانی پێشوو عێراق لە ڕێگەی کۆمپانیایەکەوە لە وڵاتی ئەڵمانیاوە دەفتەری پاسپۆرتی هاوردە دەکرد، بەڵام لە سەرەتای ساڵی ڕابردووەوە لە ڕێگەی گرێبەستێکەوە کۆمپانیا و کارگەی بەرهەمێنانی دەفتەرەکەی هێناوەتە عێراق و لە ئێستاشدا بەوەی چەند کێشەیەکەوە بەرهەمێنانی دەفتەری نوێ وەستاوە. بەڕاستی گرفتە بۆ وڵاتی چون و ئێستا تۆ بۆ هەموو جێگایگەچی بێ پاسپۆر بۆ ناگرێت بۆ مناڕێی بۆ دەرەوە ئێمە پێویستین بڕۆین بۆ تورکیا بۆ ئێرانە بۆ هەر وڵاتێکە بە تایبەت نەخۆش بە تایبەت بۆ نەخۆش زۆر کارە ساتە جا لەم وەختەیە کەڵێ دەفتەر نییە زۆر کێشەی بۆ هاوڵاتی. پێشتر ڕۆژانە زیاتر لە 20,000 دەفتەر لە ڕێگەی نوێکردنەوە و دەرێنانی پاسپۆرت لە عێراق و هەرێم بەکاردێنرا، بەڵام بەڕێوەبەری پاسپۆرتی سلێمانی ئاشکرای دەکات لە ئێستادا دانەدانە دەفتەر هەیە بۆ حاڵەتەکانی زۆر پێویست بۆ نەخۆش، ئەوەش بەپێی راپۆرتی پزیشکی. ئێستا کارگەکە لە بەرهەمێنان وەستاوە بە هۆکاری کێشەی فەنیەوە کێشەی تەکنیکیەوە کە تایبەتە بە معاملەکەوە و لەو کاتەوە ئێمە کێشەی پاسپۆرتمان هەیە لە سەرانسەری عێراق. دایرەکانی پاسپۆرت لە بەسڕەوە تاکو ئێرە وردە ئەوەی کە لە مەخازن هەیە ڕەسیدەیە سەرفیان کرد تاکو گەیشتە ئەوەی کەوا لە هەندێک دایرە هەر بە هیچ شێوەیە پاسپۆرت نەما و دایرەکانیان داخستووە، لە هەندێکیش نسبەیەکی کەم یاژمانێکی زۆر کەم ماوە، ئەویش وەکو ئێمە سەرفەکەین بۆ ئەوانەی کەوا نەخۆشن یا مەترسی لەسەر ژیانیان هەیە بۆ ئەوەی ئەوانە پەچیان نەکەوێت. بەتەنها لە 2 مانگی ڕابردوو کە دەفتەری خامی پاسپۆرتکەم بۆ یاخود نەماوە لە سنووری پارێزگای سلێمانی بە بەڕێوەبەرایەتی و نووسنگەکانی تایبەت بە دەرێنان و نوێکردنەوەی پاسپۆرت نزیکی 25,000 هاوڵاتی مامەڵەیان کردووە و لە چاوەڕوانی وەرگرتنی پاسپۆرتەکانیاندان. ڕزگار جەبار کێنێن سلێمانی.